هەژاری لە 130 لە نێو دانیشتوانی عێراق کە ژمارەیان 40 میلیۆن کەسە. ئێمە باسی 10 میلیۆن عێراقی دەکەین کە ئێستا لە خوار هێڵی هەژاریدا دەژین. هەژاری لە هەرێم بە شێوەیەکی ڕێژەیە و با کەمتر لە بەشەکانی دیکەی عێراق و لە وڵاتانی دەوروبەریش دەژمێردرێت. لێگەڕە با ئێمەش لەگەڵ ئێوە بیخۆین. ڕەمەزانان ئێمە سەیری دەمی خەڵک دەکەین. بۆ من ناتوانم چارەگە کیلۆیەک گۆشت بکڕم. دوو جەمسەری هەژاری پەیدا بوون، جەمسەرێک لە باکوور لە ناوچە ئازادکراوەکانە و جەمسەرێک لە باشوور بە شێوەیەکی مێژووی پارێزگاکانی بەمە ناسراون. چاودێری کۆمەڵایەتی نییە. نابەخوای من بموم موچەی چاودێری کۆمەڵایەتی وەرگرم، نابەخوای بەسەری ئەمە. فقر يفتك في المجتمع. هەژاری کۆمەڵگە لە ناو دەبات، دەبێتە مایەی بەلاڕێداچوونی گەنجان و کچان و خێزانەکان و دەبێتە مایەی کارەساتێکی زۆر وەک مادە هۆشبەرەکان و کوشتن و دزی و تاوان. عێراق وڵاتێکی هەژار نییە، ڕەنگە لە ئاستی وڵاتە دەوڵەمەندەکانی ناوچەکەشدا بێت. لەگەڵەوەشتا کێشەی هەژاری هەڕەشەیەکی گەورەیە لەسەر داهاتووی ئەم وڵاتە. عێراق لە ڕووی کشتوکاڵەوە وڵاتێکی زۆر دەوڵەمەند بوو، بە خاکی ڕەش ناسرا بوو. خوا یار بێت ئێسەش وایە، بەڵام پێشکەوتنی جیان و پێشکەوتنی ئابووری و پێشکەوتنی پیشەسازی وایان کرد دەوڵەمەندی عێراق لە ڕووی کشتوکاڵەوە لە گۆشەیەکی دیکەوە لێی بڕوانرێت. المورد المستثمر بشكل كبير هو النفط فقط والذي ئەو سەرچاوی زۆرترین و بەرهێنانی تێدەکرێت نەوتە. لە ڕاستیدا سنووردارکردنی ئەم بەرهەمە دەبێتە مای سنووردارکردن یان کەمکردنی ئەو داهاتانەی وڵاتەکە لە فرۆشتنی نەوت بەدەستی دەهێنێت. لەبەر ئەوە بەردەوام دەبینین هەر کێشێک لە بازاری جیانی نەوتدا ڕووبدات عێراق لە وڵاتانی دیکە زیاتر بە لێکەوتەکانی ئەو قەیرانەکە هەریگەر دەبێت. ئەوە تا ئەمڕۆژ دەبینین لە 2014 و لە 2008 ساڵی ڕابردووش قەیرانمان هەبوو بەهۆی دابەزینی نرخی نەوت. لەبەرەوە ناتوانین عێراق بە یەکێک لە وڵاتە دەوڵەمەندەکان بشمێرین، بەڵکو وڵاتێکی نیمچە دەوڵەمەند. عێراق وڵاتێکی دەوڵەمەند بوو، داهاتی تاک تایدا لە ئاستی داهاتی تاکی بەریتانیایی یان هۆڵندی یان ئەمریکایی و تەنانەت ڕەنگە زیاتریش بوو. أو أكثر من هذا أيضا. سیاسەتی حکومڕانی لە عێراق لە ساڵی 1969 تا بە ئەمڕۆمان دەگات سیاسەتێکی بنیادنەر نییە، بەڵکو بە پێچەوانەوە و لە زۆربەی قۆناغی مێژوویەکاندا لەو ساڵەوە تا ئەمڕۆ سیاسەتێکی ڕوخێنەر بووە. پاش داگیرکردنی کوێیت لە ساڵی 1991ەوە دۆخەکە بەرەو هەڵدێر چوو. ئەمەش بووە هۆی دابەزینی ئاستی بژێوی لە عێراق بەگشتی. وەگاشکرایە هەرێم لەو کاتەدا لەژێر دوو ئابلۆقەدا بوو، ئابلۆقەیەک لەلایەن حکوومەتی ئەوسا عێراقەوە و ئەو ئابلۆقە نێودەوڵەتیەیش لە ئەنجامی داگیرکردنی کوێیت بەسەر هەموو عێراقدا سەپێنرا بوو. لە هەموو سەردەمانی ڕابردوودا عێراق پشتی بە کشتوکاڵ و پیشەسازی دەبەست، سەرباری نەوت. ئێستا پاش ئەو قەیرانی بەسەر عێراقدا هات لە ساڵی 2023 تا ئەم ساتە وڵاتەکە دەستی بە پاشەکشە کرد لە ڕووی ئابووریەوە لەبەر پشتگوێ خستنی بابەتەکانی پیشەسازی و کشتوکاڵ کە دەوڵەت زۆر پێویستی پێیانە بۆ بژانەوەی ئابووری. في أمس الحاجة إلها الدولة في إنعاش الاقتصاد. دەستوری عێراق مافی ژیانی بۆ هاوڵاتی عێراقی مسۆگر کردووە، چ مافی نیشتەجێبوون بێت یان مافی ژیانێکی سەربەرزانە. ئەمانە ئەلفوبەی مافەکانی مرۆڤن و عێراق ئەو پەیماننامەی پەسەند کردووە و ئەو ڕێککەوتن و بەڵگەنامانەی پەسەند کردووە و پابندە بە جێبەجێکردنیان. بەڵام لە ڕاستیدا ئایا هاوڵاتی عێراقی ژیانێکی سەربەرزانە دەگوزارێنێت؟ ئایا هاوڵاتی عێراق هەلی کاری لەبەردەمە؟ ئایا هاوڵاتی عێراق
داهاتێکی هەیە بۆ بەدەستێنانی پێویستیە ڕۆژانەکانی لتلبية حاجاته اليومية. لە ساڵی 2010 ڕێژەی هەژاری لە 123 بوو. استراتیژی یەکەمی ڕوبەڕووبوونەوەی هەژاریمان لە عێراق دەست پێکرد لە ساڵی 2010 تاوەکو 2014. ئەوە بوو لە کۆتایی ساڵی 2013 ڕێژەی هەژاری لە 123 بۆ لە 115 دابەزی. في نهاية عام 2013. دوایین ئامار کە بانکی نێودەوڵەتی لە ساڵی 2012دا ئەنجامیدا ئاستێکی بۆ هەژاری دەستنیشان کردبوو. بەڵام ئەم ژمارانە کە تێبینیمان کرد دابەزین و ڕێژەکانی هەژاری لە سەرەتای 2014دا گەیشتە نزیک 118. اینجا دووبارە دۆخەکە لە ماوەی شەڕی تیرۆریستانەی داعش و ئەو دوژمنکاریەی ئەو کاتە عێراقی کردە ئامانج ڕووی لە قەیراناوی بوون کرد. وە مایەی ڕاگواستنی ڕێژەیەکی زۆر و ئاوارەبوونی ڕێژەیەکی زۆری هاوڵاتیان. ئەمەش لە ڕاستیدا بووە مایەی بەرزبوونەوەی ڕێژەی هەژاری لە عێراق. دووبارە لە ساڵی 2014 بەرز بووە بەهۆی کاریگەری ئەو قەیرانانەی لەو ساڵەدا عێراق پێی کاریگەر بوو کە بریتی بوون لە قەیرانی داعش و دابەزینی نرخی نەوت. ئەو قەیرانە بووە هۆکاری وەستاندنی پرۆژەکان و وەستاندنی زۆر لە کار و پیشەکان و تێکدانی گەلێک سەرچاوی بژێوی خەڵک. بۆیە جارێکی دیکە ڕێژەی هەژاری ڕووی لە بەرزبوونەوە کرد و بووە لە 122.5 من جديد إلى 22.5%. نەوت لەژێر کاریگەری نزمبوون و بەرزبوونی نرخدا. ئەمە کاری کردە سەردۆخی گشتی جوتیار و توانای کڕینی و کارەکانی دیکەی. لێکۆڵینەوەیەک لەبارەی کاریگەریەکانی قەیرانە زۆرەکان لەسەر عێراق کە بانکی نێودەوڵەتی ئامادە کردووە دەری خست کە سامانی نەوت بەرهەمهێنان و وەبەرهێنانی نەبووە هۆی ئافراندنی هەلی کار وەک ئەوەی چاوەڕوان کراو بوو. ڕێژەیە و کارانەی بەهۆی سوود وەرگرتن لە سامانی نەوت و گازەوە لە عێراقدا هێنران لە سەتایەکی کۆی کارەکان لە عێراق لە ساڵی 2014دا تێپەڕی نەدەکرد. وڵاتەکە زەوی کشت و کاڵی و کارگە و زۆر شتی دیکەی هەیە کە پشتیوانی ئابووری دەکەن و دەیبژێننەوە. بەڵام بەداخەوە پشتگوێ خراون. پشتگوێ خستنێکی زۆر دیاریش تا ئەو ئاستەی بووە هۆی قەیرانگەلی ئابووری زۆر گەورە لە ناوخۆی عێراق. سوود وەرگرتن لە نەوت بەم شێوەیە ئێستا لە ئەنجامدا دەبێتە مایەی دروستکردنی کۆمەڵگەیەک کە تەنیا پشت بە داهاتی نەوت دەبەستێت و هیچ بەرهەمێکی نابێت و کۆمەڵگەیەکی بە بەرهەم نابێت وەک ئەوەی ئێستا لە ئارادایە. ئەو جوتیارەی لێرە کاری دەکرد خێزانەکەی لە 6-7 کەس پێک دەهات. بۆ نمونە خۆی و هاوژینەکەی و دوو کوڕی و کچەکانی هەمویان لەم بوارەدا کاریان دەکرد. گشتیان کاریان دەکرد و بەرهەمیان هەبوو. جوتیارەکە ئاودێری دەکرد و داکەکە لە کشتتوکاڵ و جووت هاوکاری دەکرد و هەمویان کاریان دەکرد. ئێستا گشتیان دانیشتن. ئاوی چی بدات؟ خۆی ئاوی نییە. خاکەکە وشی کرد و دارقوماکان مردن. کەرتی تایبەت ڕوخا گوشارەکە کەوتە سەر کەرتی حکومی و قەیرانەکە لێرەوە دەستی پێکرد چونکە گەنج هیچ بوارێکی بۆ ناڕەخسێ بۆ دامەزراندن لە فەرمانگەیەکی حکومەت بەهۆی ئەو فشارەوە کە کەوتە سەر فەرمانگەکان و بێکاری پەیدا بوو. بێکاری ڕووپۆشکراوە لە فەرمانگەکاندا دروست بوو بەهۆی ژماری زۆری فەرمانبەرەوە کە ئەم ئابووریە دەرەقەتی نایە. شەڕی نێوان ئێران و عێراق، شەڕی نێوان عێراق و کوێیت و داگیرکردنی کوێیت، دوای ئەمانە بابەتی گەمارۆی ئابووری و دواتر ئەو شەڕەی پاژۆخانی سەددام، شەڕی تایەفەگەرایی، هەموو ئەمانە هۆکاری زۆرن کە وایان کرد ڕێژەی هەژاری لە عێراقدا بەگشتی بەرز بێتەوە بۆ ئەم ڕێژەی کە ئێستا هەیە. ئەوەی پاش ساڵی 2014 ڕوویدا ئاوارەبوونی ئەو ژمارە زۆرانەی هاوڵاتیان لە پارێزگاکانی عێراقەوە بەرەو هەرێمی کوردستان بۆ ڕاکردن و خۆڕزگارکردن لە چەتەکانی داعش و هاتنی پەنابەر لە سووریاوە پاش ئەو ڕووداوانەی لە سووریا ڕوویاندا بوونە هۆی بەرزبوونەوەی ڕێژەی هەژایی لە هەرێمی کوردستان لە 103.5ەوە بۆ 112.5 لەبەرەوەی نزیکەی 170 ئەو هاوڵاتیانەی لە پارێزگەکانی دیکەی عێراقەوە ئاوارە بوون لە ناوچەگەلێکەوە هاتبوون کە لە بنەڕەتدا بەدەست هەژاریەوە دەیان ناڵان. لا شك أن الأزمات المتلاحقة بێگومان ئەو قەیرانە یەک لە دوایەکانەی لەو کاتێ عێراقیان گرتەوە شانبەشانی دابەزینی نرخی نەوت بوونە مایەی بەرزبوونەوەی ڕێژەی هەژاری کە ئەو کات گەیشتە نزیکەی 122. لەگەڵەوەشدا دۆخەکە بەرەو کەمێک سەقامگیری دەچووەوە. بەڵام ئەو قەیرانەی دوایی کە عێراقی گرتەوە
بەهۆی دابەزینی نرخی نەوتەوە بوو لەگەڵ ئەو خۆپشاندانانەی ڕوویاندا و تووڕێی هاوڵاتیانیان دەردەبڕی اینجا پەتای کۆڕۆنا و لێکەوتەی تەندروستی و کۆمەڵایەتیەکانی بەشدار بوون لە بەرزکردنەوەی ڕێژەی هەژاری کە ئێستا گەیشتووەتە نزیکەی 30 یان 32 ووصلت إلى ما يقارب 30 أو 32%. هەروەها ئەو فشارەی کەوتە سەر خزمەتگوزاریەکان لە هەرێمی کوردستان پێشکەشی ئەو هاوڵاتیانە دەکران کە لە بنەڕەتدا نیشتەجێی هەرێم بوون ئەوە بوو لە ماوەیەکی زۆر کورتدا ڕێژەی دانیشتوان لە هەرێمی کوردستان نزیکەی 125 تا 128 زیادی کرد ئەمانە هەموویان بوونە هۆی بەرزبوونەوەی ڕێژەی هەژاری ئەگەر وەک نەخشە تەماشای بکەین ئەوە ناوچەکانی باشوور هەژار ناوچەکانی ناوڕاست کەمتر هەژار بە شێوەیەکی ڕێژەیی ناوچەکانی باکوور کە ئەوانیش هەژارن و ناوچەکانی هەرێم دەبینین کە ڕێژەی هەژاری لەمەی دواییدا بەم شێوەیە ئێستا قبول کراوە پارێزگای مسەنا بە خاوەنی بەرزترین ڕێژەی هەژاری لە وڵاتەکەدا دەنرێت و ئێمە بۆ ئەم ناولێنانە بەداخین دەبێت لە وڵاتێکی وەک عێراق و بەپێی ژمارەی دانیشتوانەکەی کە کەمترە لەو ژمارە زۆرەی دەوڵەت نەتوانێت دایپۆشێت و تەنانەت مسەناش کە ژمارەی دانیشتوانی کەمە بەداخەوەین کە کەمتر لە 1 ملیۆن کەس بەرزترین ڕێژەی هەژاریانە بێت لەسەر ئاسی وڵاتەکە. في عام 2020 أيضا دخل العراق في نفق أزمة أخرى اللي هي لە ساڵی 2020 عێراق چووە نێو قەیرانێکی دیکەوە کە پەتای کۆڤید-19 بوو لەگەڵ ئەو لێکەوتانەی کە لەگەڵ خۆی داهێنای ئەمە بەڕاستی جارێکی دیکە بۆ هۆی بەرزبوونەوەی ڕێژەی هەژاری لە 120ەوە بۆ لە 131.7 ئەویش لە نیوەی دووەمی ساڵی ڕابردوو. ئەم ساڵ لە 2021 دوای بەرزبوونەوەی نرخی نەوت و سبکردنی ڕێکارەکانی کۆڤید-19 ڕێژەی هەژاری کەمێک دابەزی و لە 131.7ەوە بووە نزیکەی لە 129.5 یاخود لە 130 قليلا من 31.7 إلى حوالي 29.5 أو 30%. ويجب الحقيقة النظر إلى ذلك لە ڕاستیدا پێویستە بە ئەو پەڕی گرنگیدانەوە لەمە بڕواندرێت بە تایبەتیش کە دۆخەکە هێشتا قەیرەناوی تر دەبێت لە چوارچێوەی بەرزبوونەوەی بەرچاوی توشبوون بە پەتای کۆڕۆنا و ئاستی کاریگەری لەسەر ژیانی ئابووری کۆمەڵایەتی سەرباری ئەمەش لێکەوتەکانی ئەو قەیرانەی ساڵی ڕابردوو عراقی گرتەوە تاوەکو ئەمڕۆ ماون و هێشتا ئاساوارەکانیان ڕنگدانەوەیان بەسەر هاوڵاتیانەوە هەیە بە تایبەتیش لەلایەن توێژە هەژارەکان و پەراوێزخراوەکاندا زغەیر لە کۆچەریەکانی بادیەی موسەنایە تا چەند ساڵ لەمەوبەر با ژەڵداری بژێوی خۆی و خێزانەکەی دابین دەکرد. پێشتر مەڕدار بووین ڕەشماڵ نشین بووین لە ڕەشماڵدا دەژیاین ڕەوەند بووین ئەم سەر و ئەو سەرمان دەکرد دەچوینە بیابانی سەماوە لە ڕۆژانی بەهاردا دەچوینە بیابان کاتێک دەبۆ بەهار و کە هاوین دەهاتەوە دەگەڕاینەوە گوندەکەمان ساڵانێکی قات و قوڕی هاتن و مەڕەکانمان چوون نەمان ئالیگ نەبوو زەوی لەوەڕ نەبوو مەڕەکانمان فرۆشت خواردمان ئیتر چوون نەمان دۆخی داراییمان خراپ بوو دوای لێرە نیشتەجێ بووین ئەم شوێنەمان دۆزیەوە لەم ناوچەیە ئیتر یەکێک بلۆکی بۆم هێنا یەکێک دەرگەی بۆم هێنا شتەکانمان پێکەوەنا ئەم خانۆمان دروست کرد تێیدا نیشتەجێ بووین و هیچی دیکە نییە لە دەرەوە لە بەخ نەکراوە ئەوەتە ببینە هەمووی لێرەوە درزی بردووە ئەهان بزانە چۆنە ئەمە درزی بردووە ئەمە هەمووی تەقیوە ئەگەر کەمە ڕەشەبایەک ڕوومان تێبکات بە بارانێکی بەلێزمەوە ترس دامان دەگرێت دەچینە دەرەوە لە خانۆکە نامێنین دەترسین بەسەرماندا بڕمێت کە ئەتێکش گەرما دێت نەفێنک کەرەوەمان هەیە نەساردکەرەوە هیچ شتێکمان نییە خواوەکیلە لە کاتی گەرما توێنێتی دەمان خنکێنێت واماینەوە هیچمان نییە نەموچێکم هەیە هیچم نییە هیچ تەنی جوامێران نەبن بەپێی پێوەرە جیهانیە باوەڕپێکراوەکان کە شتێک نین عێراق لە خۆیەوە دروستی کردبن بەڵکو بە هاوکاری لەگەڵ لایەنەکانی دیکەی جیهانی هێڵی هەژاری بریتیە لە 110,000 دینار بۆ تاکێک لە یەک مانگدا ئەمە جارانی ژمارە ئەندامانی خێزان دەکرێت ئەمە نزمترین سنووری ئاستی بژێویە یاخود ئەوەی کە لە ئابووریدا پێی دەگوترێت ئاستی مەمرەومەژی لە ژیاندا ئەم هاوڵاتیە تەنیا نانی ڕۆژی پێدابین دەکرێت ئەمە بواری نییە دەرچێت کار بکە بەدەستی بەکاریەوە دەناڵێت بەردەوام بەدەستی برسێتیەوە ناڵاندوێتی بژێوی خێزانەکەی نییە تبين أن هناك عوائل عديدة
دەرکەوتووە خێزانی زۆر هەن لە هێڵی هەژاریدا دەژین. ئەمەش بە واتەیە دێت ئەگەر ناوچەکە ڕوبەڕووی هەر قەیرانێکی لە ناکاو بێتەوە، وەک ئەوەی لە ساڵی 2020 ڕوویدا لە دوای قەیرانە ئابوووریەکە و بڵاوبوونەوەی پەتای کۆڕۆنا، خێزانگەلێکی زۆر کەوتنە ژێر هێڵی هەژاری. عوائل عديدة أصبحت تحت خط الفقر. ئەوانەی لە ژێر هێڵی هەژاریدان لەوانەیە لە هەر ساتێکدا سەرکەون بۆ سەر و هێڵی هەژاری بەهۆی کاریگەری دۆخی ئابووری و دارایی وڵاتەوە. ئەوانەی لە سەرۆی هێڵی هەژارین چەند ئاسێکیان هەیە و ئەوانەشی لە خوار هێڵی هەژارین چەند ئاسێکیان هەیە لە ژێر هێڵی هەژاریە بەڵام لە خواری خوارەوەیە، یان لە ژێر هێڵی هەژاریە بەڵام لە هێڵی سەر و هەموو ئەم ئاسانە لە وەزارەتی پلاندانان لێکۆڵینەوەیان لەسەر کراوە. بۆیە گەشتناوەی پارێزگای مسەنا خاوەنی بەرزترین ڕێژەیە لە هێڵی هەژاری تم رفع الخط هذا قليلا. ئەم هێڵە کەمێک بەرز کرایەوە بۆ ئەوی بتوانێت لەگەڵ دۆخەکەدا گونجاو بێت. ئێستا پاش بەرزبوونەوەی نرخی دۆلار ڕێژەکە بەرز کرایەوە بۆ نزیکەی 130,000 دینار بۆ ئەوەی لەگەڵ ڕێکارەکانی حکوومەت و پێویستیەکانی هەژاران لە عێراق گونجاو بێت. الحكومة تتناسب ويا ما يحتاجه الفقراء من دعم في العراق. بەپێی لێکۆڵینەوەیەکی وەزارەتی پلاندانی عێراق کە لە کاتی خۆی لەگەڵ بانکی نێودەوڵەتی و ڕێکخراوی یونیسف ئەنجامیداوە و چەند گریمانەیەکی جیاجیان بەکارهێناوە، لەوانە گریمانەی داخستنی تەواو و داخستنی بەشەکی و بەرزبوونی نرخی کاڵاخۆراکیە بنەڕەتیەکان بە ڕێژەگەلێکی دیاریکراو دەریخست. لەو کاتەدا واتە لە نیوەی دووەمی ساڵی 2020 هەژاران نزیکەی 134 کۆی گەلی عێراق بوون. لە جیهاندا وڵاتێک نییە هەژاری تێدا نەبێت. هەموو وڵاتانی جیهان هەژاریان تێدایە. چەند ڕێژەی هەژاری لە وڵاتدا بەرز بێت ئەوە دەگەێنێت کە ئێمە بەرەو کێشەگەلی زۆر دەچین. هەژاری تەنیا بە ئاستی ئەو داهاتەوە پەیوەست نییە کە مرۆڤ بەدەستی دێنێت. هەژاری پەیوەستە بە فێرکردن و بە تەندروستی و نشینگەوە. بە بابەتی دیکەشەوە پەیوەستە کە بە واقعی ژیانی مرۆڤەوە پەیوەستم. بۆیە لە ڕاستیدا کاتێک باسی ڕێژەی بەرزی هەژاری دەکەین، بێگومان باسی قەیرانی نیشتەجێبوون و باسی قەیرانی تەندروستی و قەیرانی فێرکردنیش دەکەین. هەموو ئەوانە پرسی مەترسیدارن کە دەکرێت پشێوی و ئەنجامی زۆر نەرێنی لە دۆخی کۆمەڵایەتی و ئابووریدا دروست بکەن. ئەگەر ئەم دۆخە بەم شێوەیە بەردەوام بێت لە وڵاتێکی دەوڵەمەندی وەکو عێراق و بەواقع بینانە سوود لە سامانی مرۆیی وڵاتەکە وەرنەگیرێت، ئەمە دەبێتە هۆی خۆڵقاندنی کێشەگەلێکی کۆمەڵایەتی و سیاسی و ئەمنی لە وڵاتەدا. وأمنية في هذا البلد. لێکەوتەی دەرونی، لێکەوتەی کۆمەڵایەتی، لێکەوتەی ئابووری. بۆ نمونە یەکێک لە لێکۆڵینەوەکانی کۆمسیۆنی باڵای مافەکانی مرۆڤ ئەنجامی داوە بابەتی هەژاری و زیادبوونی ڕێژەی هەژاری بە دیاردەی خۆکوشتنەوە بەستۆتەوە. ئەگەر بەراوردێک لە نێوان ساڵی 2014 بکەین تا ساڵی 2020 دەبینین لە ماوەی ئەو 6 ساڵەدا ئەم کردەوەیە بریتی بوو لە ڕووداوگەلێک، بەڵام بوو بە دیاردە. ولكن تحول إلى ظاهرة. ئەو دەرهاوێشتانەی ئێستا هەنوو دەیان بینین بریتین لە کۆچی بە کۆمەڵی گەنجانی کوڕوکچ لە عێراق و هەرێمی کوردستانەوە بۆ دەرەوەی عێراق و گرتنەبەری ڕێگەی مەترسیدار لەلایەن ئەوانەوە بۆ گەیشتن کە پێیان وایە گەیشتنە بە دۆخی باشتر لە وڵاتانی ئەوروپا. بەرزبوونی ڕێژەی تاوان لە زۆربەی ناوچەکان عێراق، بەرزبوونی ڕێژەی بەکارێنانی مادەهۆشبەرەکان لە زۆربەی ناوچەکانی عێراق، بەرزبوونی ڕێژەی بەکارێنانی منداڵان لە زۆربەی ناوچەکانی عێراق و سوالکردن و شتی دیکە، هەموو ئەمانە بێگومان ئەنجامی هەژارین. ئەمانەش دەبنە هۆی داڕمانی کۆمەڵایەتی. نسبة الجريمة يزداد، نسبة الجريمة لأنه الفقر دائما يولد. ڕێژەی تاوان بەرز دەبێت چونکە هەمیشە هەژاریە تاوان بەرهەم دێنێت. هەر بۆ نمونە ئەگەر بچینە گرتوخانەکانی عێراق و بەراوردێک بکەین لە نێوان ساڵی 2014 و ساڵی 2020 دەبینین ئەو کات ڕێژەی تاوانەکانی تیرۆر پێشەنگ بوو، بەڵام ئێستانا. ئێستا تاوانە کۆمەڵایەتیەکان چ تاوانی ئیختلاس بن یان کوشتن بن، هۆکارەکانیش بەگشتی بە دۆخی هەژاریەوە لەم ناوچانەدا پەیوەستن. ئەم جۆرە تاوانانە
ئێستا بە هەمان ڕێژەی تاوانەکانی تیرۆرن. حالة الفقر بصورة عامة في هذه المناطق هذه الجريمة الآن متوازية مع الجرائم الإرهابية. أكثر الجرائم اللي جاي تحدث جاي نشوفها نتيجة زۆربەی و تاوانانەی ڕوودەدەن و دەیان بینین لە ئەنجامی ئەوەیە هاوڵاتیەکە بەدەستی هەژاریەوە دەناڵێنێت نانی ڕۆژی نییە کاری تایبەت بەخۆی نییە بۆیە پەنا دەباتە بەرتاوانکاری. ئەمە یەکێک لە مەترسیدارترین بابەتەکانە کە پێویستە دەوڵەت ڕاستەوخۆ چاودێریان بکات و چارەسەریان بکە چونکە گەر بتەوێ ڕێژەی تاوان لە ناو کۆمەڵگەدا کەم بکەیتەوە پێویستە لە ڕووی ئابووری و کۆمەڵایەتیەوە پاڵپشتی کۆمەڵگە بکەیت. ئەگەر چارەسەری ڕاستەقینە نەبن بۆ کۆتایی هێنان بە هەژاری و دوورخستنەوەی ئەوە دۆخێک دێتە ئاراوە ڕەنگە زۆر نالەبار بێت بۆ ئەم خێزانانە. پێویستە حکوومەتە خۆجێیەکان بودجەیەکی تایبەتیان بۆ تەرخان بکرێت بۆ چارەسەرکردنی خێزانە هەژارەکان. بۆ هۆی دەرچوون لە نەریتەکان و خەڵک دەستیاندایە دزیکردن و شتی دیکە لەبەر بێکاری و لەبەر نەبوونی کار. هەزاران ناونیشتیمانی بێدەرەتان بۆ دابینکردنی بژێویان ڕویان کردوتە شوێنەواری بەرەکانی جەنگ. لەوێدا بە دوای پاشماوەی چەک و تەقەمەنیەکان دەگەڕێن. زۆر جاریش باجێم گەڕانە لە دەستانی ژیان یان پارچەکانی جەستەیان دەبێت. لە حەفتاکاندا بەسڕە بە شێوەیەک بوو ڕەنگە دووبەی لە ئاستیدا نەبێت. کۆمپانیابیانیەکان پڕ بوون لە ئەمریکی و یۆنانی و دانیمارکی و خاوەنی هەموو ڕەگەزنامەکان لەم بەسڕەیە بوون و خەڵک ژیانێکی خۆش دەژیان. من لەوان بووم. ئەو کات گەنج بووم. لەم کاتەدا موچەکەم 150 دینار بوو. دەزانن 150 دینار چەند بەهای هەبوو؟ یەک خێزانی بەڕێوە دەبرد. یەک خێزانی چی بڵێ 2-3 خێزان پێی دەژیان. شەڕی عێراق و ئێران هات و تەڕ و وشکی دارزاند. ڕۆی ئەوەی گەنج بوو لە چ دۆخەیەکەوە کەوتە چ دۆخێک. ئەوەی کەم ئەندام بوو ئەوەی ماڵوێران بوو ئەوەی لە ناو چوو. شەڕ من بە گەنجی کرامە سەرباز بە پیری دەرچووم. سەر و ڕیشم سپی بوون. کە دەرچوم تووشی شۆک بووم. بەوەی خاوەنی هیچ نیم. تەماشای منداڵەکانم کرد و تەماشای هاوژینەکەم کرد و گوتم باشە ئەمە چۆن دەبێت چ بخۆین چی بخۆینەوە. ئیتر ناچار بووم دەرچم بە دوای پارچە ئاسن و وایەردا بگەڕێم ئەوانەی لە ژێر زەویدا داپۆشرابوون دەرم دەهێنان. موشەکم بۆ دەردەچوو هەوڵم دەدا هەڵی وەشێنم بەشکم شتێکی تێدا هەبێت و قازانجێکی لێ بکەم تا ئەو کاتەی بەرمینێکی دژەتان کەوتم و ئەمەی دەبینن ئاسەواری زەبرەکەیەتی. بەرکەوتم و هیچم پێ نەبڕا. هەموو گەنجێتیم چوو وێران بوو. من هەر نیم هەزاران هەزار هەن لە گەنج و پیر و ژن و منداڵ. چ خەڵکێک لە ناو چوون ماڵ وێران نییە. بەخوا تا ئێستاش وێرانی بەردەوامە. لحد هاي اللحظة أكو دمار لحد هاي اللحظة. بەسڕە بە نزیکی سەبەتەی عێراقە. خەڵکێک هەن نیوە ڕۆژە دەکەن و خواردن ناخۆن چونکە نییانە. دەزانم بۆ لەبەر ئەوەی داهات نییە. ئەم خانووی منی تێدام من عێراقیم خاوەنی 50 مەتر نیم. خەڵک لە خانووی خۆی منی داناوە و سپەی دەڵێت بڕۆ خوارد لەگەڵ. دەزانیت من لە بارانەکەی پاردا بەخوای گەورە بەم ڕۆژە پار لەبەر بارانەکە ئەم ماڵە 12 شەو پڕ بوو لە ئاو. لەبەر ئەوەی بارانەکە بەلێزمە بوو زەویەکەی بوو بە ئاو. بەخوای لەلایەکی چێشتخانەکە دەخەوتین. بابەتی هەژاری خۆی دەبێت یەکەمین کاری لە پێشینەی دەوڵەتی عێراق و حکوومەتی عێراق بێت. بەڵێ یەکەمین کاری لە پێشینە بێت. ئەوانیش خزمەت گوزاریەکانن ئاوەدانکردنەوە و ڕێگەوبان و دروستکردنی نشینگەن. بەڵام بە بۆچوونی کەسی خۆم پێم وایە پرسی هەژاری دەبێت یەکەمین یەکەمایەتی بێت چۆن بابەتی هەژاری نەهێڵین. الناحية القانونية يوجد أكثر من قانون يحتاج لە ڕووی یاساییەوە زیاتر لە یاسایەک هەیە کە پێویستی بە هەموارکردنە. ئەمەش کاری ئەنجومەنی نوێنەرانە. بۆ نمونە یاسای کار پێویستی بە هەموارکردنە. ئەمە یەک. دووەم لەسەر ئاستی واقعدا ئێمە دەبینین دەستی کاری بیانی دەستی کاری ناوخۆیی بەلاوە ناوە. واتە هیچ ڕێنوێنیەک نییە بۆ کۆمپانیاکان.
بۆ ئەوەی هاوسەنگیەک لە نێوان دەستی کاری بیانی و خۆیدا هەبێت. هەموو ئەمانە چارەسەرگەلێکن لە ڕووی یاساییەوە لای ئەنجمەنی نوێنەران و لە ڕووی کردارەوە لای ئەنجمەنی وەزیرانن. ئەم ڕەوشەی ئێستا زۆر ناسکە، ئەگەر نەڵین ڕەوشێکی زەحمەتە و چارەسەری نییە. بۆیە ئێستا دەبێت فۆکس بخەینە سەر پاراستنی ئەو توێژانەی بە شێوەیەکی گەورە کاریگەری ئەم قەیرانەیان لەسرە. مەبەستم لەمە ئەو خەڵکانەیە کە مناڵیش بوون و بە شێوەیەکی ڕۆژانە کاریان دەکرد. ئەو کەرتە ناڕێکخراوەی کە لە ڕێی فەرمانی حکومیەوە موچە وەرناگرێ. هەموو ئەمانە لەو توێژانن کە زەرمەند بوون و دەبێت ڕەوانەی داڕشتنی پرۆگرامێکی کۆمەڵایەتی بکرێن بۆ ئەوەی پشتیوانی بکرێن و باری گوزەرانیان باشتر بکرێ، چونکە ناکرێت بەردەوامی بەم واقعی ئێستا بدرێ. الأموال التي ترصد في قانون ئەو پارەی لە یاسای بودجەی گشتی فیدراڵی تەرخان دەکرێت لە ڕێی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی خەرج دەکرێت بە شێوەیەکی مرکزی و فیدرالیە. ئەم پلانە پلانێکی ناکارایە بۆ زاربوون بەسەر ئەو هەژاریەی کە لە پارێزگاکاندا هەیە. بۆیە پێویستی بە دەرکردنی یاسای ئەوتۆ هەیە کە پابەتمان بکات بەوەی سەرجەم خێزان هەژارەکان ئەم هاوکاریەی بۆ هەژاران تەرخانکراوە بیانگرێتەوە. هذه الإعانات المخصصة للفقراء. تەرخانکردنی پارە و پارچەزەوی بۆ بەرزکردنەوەی ئاستی بژێوی خێزانە عێراقیەکان. ڕەخساندنی هەلیکار، هەروە کرانەوەی بوار بۆ گەشەکردنی زیاتر، بێگومان ئێمە هیوامان با کردێکی گشتی گەورەتر هەیە. بەڵام لە هەمان کاتدا چاومان بڕیوەتە گرنگی ڕەخساندنی هەلیەوە بەرهێنان لە کردی تایبەتدا. کردی تایبەت بوار لە بەردەم هەلی زیاتر دەکاتەوە، بە تایبەتی لە عێراق و لە کۆمەڵگەیەکدا کە ڕێژەی گەنجی زۆرە. دەبێت بە هەموو توانامانەوە کار بکەین بۆ ڕاکێشانی ئەم گەنجانە بۆ نێو چوارچێوەیەکی ئەرێنی و بەرهەمهێن. بەو جۆرەش هەلی کار بڕەخسێنین و باری بژێوی ژیانیان باشتر بکەین. ئەمە سەرباری باشترکردنی کواڵیتی ئەو خزمەتگوزاریە بنچینەیانی پێشکەشی هاونیشتمانان دەکرێت. مەبەستم ئاو و کارەبا و خزمەتگوزاریە بنچینەکانی دیکەیە کە ڕێگە بە کەوتنەوەکاری چەرخەی ئابووری دەدەن. لە پارێزگای بەسڕەی دەروازەی عێراق بۆ سەرکەندا و زیاتر لە 3 ملیۆن مرۆڤ دەژین. یوسف وەک خۆی دەڵێت ژیانی بەڕەنجکێشان و ماندوویەتی بەسەر بردووە و ڕۆژانی شادی نەبینیوە. لەگەڵەوەشتا دەبێ خۆی بە بەختەوەرتر بزانێت لە هەزاران دانیشتوانی پارێزگاکەی کە بەدەست بێکاریەوە دەناڵێنن. مانگی 4 1976 لەدایک بووم. لەو کاتەوە هەتا ئەمڕۆ ساڵە دوای ساڵ وردە وردە گەورە بووم و بوومە گەنجێک. 12 ساڵان بووم کە دەستم بەکار کرد، پاشان بوومە سەرباز. اینجا براکەم مرد، مینێکی پێدا تەقی و کوشتی. خۆم چوم لە ناو کێڵگەی مینەکە دەرم هێنایەوە، پارچە پارچە بوو ماڵمان وێران بوو. سوپا لەو لاوە بەشێکی ژیانی بردم. لەم لاوە ئیش و پەیداکردنی بژێوی بە کورتی زۆر ماندوو بووم. ئەمە دایکمە کە دەیبینن جەڵتە لەیداوە. 2 فلس پەیدا دەکەم، دەبێ یارمەتی ئەویش بدەم. سرم لێ شێواوە بەخوا. خاننشینیەکەی باوکم بە 2 مانگ جارێ وەری دەگرین 300,000. باشە 6 ڕۆژ چۆن بە 300,000 دەژیت؟ هیچ ناکات. بۆ دکتۆر، بۆ نەخۆشی، بۆ میوان. من ڕۆژانە لە بەیانی زوو دەردەچم، نیوەڕۆ دێمەوە. هەندێک جار 15 و هەندێک جار 10,000 دەستەکەوێت. ژیانم بەخوا و بم پارچە ئاسنەیە. پارەم دەست بکەوێ نان دەخۆین و نەبێ ناخۆین. نەجل و بەرگێکی خاوێن وەکو ئەو گەنجانە. خەڵک جیلی جوان لەبەر دەکەن و لەگەڵ منداڵەکانیان لەگەڵ ژنیان دەچنە دەرەوە. منەم شتانەم نییە. باشە من خۆم بێبەش دەکەم لە جلوبەرگی خاوێن لە پێناوی ئەوەی خێزانەکە ماسوودە بن. ئابەم جۆرە باشە ئیش دەکەم و دەڵێم قەیدی نییە تەحملی برسێتی و تینوێتی دەکەم لە پێناوی ئەوەی نانێک پەیدا بکەم و بیکەم بە گەرویاندا. تەنیا ئەوەندە. نازانم خەڵ لەکوێ دێنن. ئایا باشترە بچم تاڵام بکەم و بدزم؟ ئەوە باشترە؟ ئێوە ڕازی دەبن؟ ڕازی دەبن بچم بەسەر هەژارێکدا بدەم و پارەکەی بدزم؟
یان ئەو پارووە لە دەمی بڕفێنم کە بە هیلاکی پەیدا کردو و بە زۆر لێی بستێنم یان ئۆتۆمبیل بڕفێنم و بتەقێنمەوە ئێ نابێ منیش لە خوای خۆم دەترسێم دەبڕوان نەو خەڵکە ئەو وێرانەیە ئەو گەنجەی کە لە جلوبەرگ مەحرومە لە پیاسە و گەڕان و لە هەموو شتێک بۆچی ئێستا ئەوە من لە دایکبووی 1976م لەو سەرەوە هەتا ئێرەم بە کوێرەوەری هێناوە بەخوا هەندێک جار بەسرم دادێ دەڵێم هیچ چارەیەکم نییە جگە لە خۆکوشتن خۆم دەکوژم و ڕزگارم ببێ بەسێ بێزار بووین ماندوو بووین ئیش لەکوێ بێنم نییە ئێمەش هەر منداڵ ئێم گەلە نین پێویستمان بە خواردن و خواردنەوە نییە باشە کاتێک دەمرین بمرین و یەک ڕۆژمان لەم ژیانە بە ئاسوودەیی بەڕێ نەکرد بێ نموت وان شايفين يوم بحياتنا مرتاحين ئەگەر سیاسەتی حکوومەت بۆ دابەزاندنی ئاستی هەژاری بخوێنینەوە سیاسەتێکی جوان و حەکیمانەیە بەڵام مەرەکەبی سەر کاغەزە حکوومەتی عێراق کەمتر لە 10% ئەو سیاسەتەی جێبەجێ کردووە بێگومان ئەویش پاساوی هەیە بەڵام ئەم پاساوانە مای قبول نین چونکە عێراق وڵاتێکی دەوڵەمەندە دەوڵەتێکی خاوەندەهاتە و زیاتر لە داهاتێکی هەیە داهاتی نەوت و غاز و داهاتی دیکەش بۆیە هاونیشتمانی عێراقی و تاکی عێراقی شایانی ئەوە نییە ئەو جۆرە ژیانەی هەبێت ماكو تخطيط صحيح ماكو استراتيجية پلانێکی دروست نییە استراتیژیەک لە پلانداناندا نییە سەرژمێریەکی نوێمان نییە داتای نوێمان نییە تا دەوڵەت بزانێ ژمارەی دانیشتوان پێشتر چەند بووە و ئێستا چەندە و ژمارەی ئاوارە چەندە و ئاستی وێرانی تا کوێ ڕۆیشتووە لە هەر پارێزگایەک ڕێژەی بێکاری چەندە و ئاسی داڕمانی ئابووری و ڕێژەی تاوان تەنانەت ڕێژەی تاوان مستوى جريمة حتى مستوى جريمة ساڵی ڕابردوو کە عێراق کەوتە ناو قەیرانی کۆرۆناوە حکوومەت هاوکاریەکی بەپەلەی تەرخان کرد بۆ هەژاران ڕاستە هاوکاریەکە شتێکی سادە بوو بەڵام هاوکاریەکی باش بوو بۆ ئەوانەی داهاتیان سنووردارە یاخود هیچ کار و داهاتێکیان نەماوە ئەوە هاوکاریەکی باش بوو بۆ ئەو دۆخە سەختەی ڕوبەڕووی خەڵک بوویەوە ئەنجومەنی وەزیران لە هەرێمی کوردستان ئەو نوێکاریەی پەسەند کرد کە لە پلانی چاکسازی ئابووری هەرێمی کوردستان داکرا و پێشمان وایە ئەو پلانە ئەگەر لە چەند ساڵی داهاتوودا جێبەجێ بکرێت ئەنجامی زۆر پۆزەتیڤی دەبێت بۆ هەرێمی کوردستان و بێگومان بە لە بەرچاوگرتنی ئەگەرەکانی گۆڕانکاری و ئەو مەترسیانەی دێنە بەردەم جێبەجێکردنی پلانەکە ئێستا لە سایه ئەم قەیرانەی ئەمڕۆدا کە هۆکارەکەی کۆرۆنایە و هێشتا کۆتایی نەهاتووە حکوومەت پەنای بردووە بۆ زیادکردنی موچەی ئەوانەی تۆڕی پاراستنی خێزان دەیانگرێتەوە بۆ ئەوەی هاوکاریان بکات لە بەرەنگاربوونەوەی دۆخەکە. زەکیە نایف لە یەکێک لە گەڕەکە بێتاپۆکانی قەراخشاری سەماوە دەژیت. پاژمردنی مێردەکەی خۆی و کوڕەتاقانەکەی لە چاوەڕوانی وەرگرتنی موچەی خانەنشینیەکەیدا مانگ و ساڵ بەسەر دەبن. بانکرا بۆ سەربازی و ڕۆیشت. دواتر خزمەتی سەربازەکەی تەواو کرد و داوای خانەنشینی کرد. ئێمەش بەکرێی ڕۆژانە کارمان دەکرد. خوددا بردیەوە و ئێمە ماینەوە. موچەکەیان ڕاگرت. گوتیان ساڵێکی پێدەچێت تا دێتەوە. بەڵام هێتا ئێستا نەگەڕاوەتەوە. ئێستا لەسەر خێری خەڵک دەژین. خەڵک خواردن و هاوکاریمان بۆ دێنن. تا ئێستا ساردکەرەوەیەکمان نییە. پێویستم بە ساردکەرەوەیە. لەسەر خەڵک دەژین. چاومان لە کەرەمی خوا و ئەهلی بیتە. پارەی پاراستنی کۆمەڵایەتی نەوەڵا وەرم نەگرتووە. هیچم وەرنەگرتووە. بەڵام خەڵک یارمەتیمان دەدەن. دەڵێن هەتا موچەکەتان بۆ دەگەڕێتەوە. دەڵێم چارەسەری کێشەی هەژاری لێرا کارێکی زەحمەت و مەحاڵ نییە. پرۆگرامی زۆرمان هەن. لەوانە بیمەی تەندروستی، بیمەی خوێندن، بیمەی لانیکەمی بەشە خۆراک بۆ وەرخێزانێک،
دەستنیشانکردنی ئاستی موچە بە شێوەیە کە جیاوازی چینایەتی کەم کاتەوە هەر لە چاودێری کۆمەڵایەتیەوە هەتا فەرمانبەران و ئەوانی دیکەش. من جانب آخر أيضا ضمن سياسة لە چارچەوەی سیاسەتی تواناسازی ئێمە هەمیشە باسی تواناسازی هەژاران دەکەین نەک ئەوەی بە شێوەیەکی کاتی لە ڕووی داراییەوە هاوکاریان بکەین. تواناسازی لێرەدا جیاواز و مانایەکی دیکەی هەیە. بەو مانایەیە کە ئەم مرۆڤە بۆچی هەژارە لە ڕێگەی بەخشینی بڕێک قەرز کە هاوکاری بکات لەوەی پرۆژەیەکی پێدا بمەزرێنێ تەنانەت ئەگەر پرۆژەیەکی بچووکیش بێت بەڵام هاوکاری بکات لە دابینکردنی داهاتێکی بەردەوام یان هەلێکی کاری بۆ بڕەخسێنێت لە بوارێکی دیاریکراودا تاوەکو دڵنیا بێت کە سەرچاوەیەکی دارایی هەیە و دەتوانێت هاوکاری بکات لە بەرەنگاربوونەوەی ئەو ڕەوشەی تێیدایە. مورد مالی ممكن أن يعين ويساعد في مواجهة الظروف. ئەو برا پارەی پێ دەدرێت پێویستە بڕێک بێت بتوانێت پێداویستەکانی پێپڕ بکاتەوە بۆ ئەوەی لە حاڵەتی هەژاریەوە بچێتە حاڵەتێکی ئاسایی. اقتصاد يعتمد اعتماد كلي على النفط. ئابووری بە تەواوەتی پشت بە نەوتەوە دەبەستێت بۆیە بەرزبوونەوەی نرخی نەوت عێراق پشوو دەدات بەڵام بە نزمبوونەوەی نرخی نەوت عێراق بەرەو قەیران دەبات بۆیە زۆر گرنگە چاو بەو ئابووریەدا بخشێنرێتەوە یانیش هەموار بکرێتەوە بە شێوەیە کە دەرفەت لە بەردەم کەرتەکانی دیکەی نانەوتی بکرێتەوە بە مەبەستی گەشەسەندن و ڕەخساندنی هەلی کار و لە خۆگرتنی توانای گەنجەکانی عێراق. الطاقة الشبابية التي هي في العراق. ئەو نەوەیە ئەگەر بێت و پاڵپشتیان نەکرێت و ئاراستەیەک نەبێ بۆ لە خۆگرتنیان پێم وایە وڵات بەرەو وێران بوون دەچێت. فإذن إصلاح للاقتصاد تنوع. بۆیە چاکسازیکردن لە ئابووری هەمەجۆرکردنی بواردان بە ڕەخساندنی ژینگەیەکی گونجاو بۆ بەرهێنانی کەرتی تایبەت و ڕووکردنە ئەو کەرتانەی کە نانەوتین وەکو کەرتی کشتتوکاڵی کە لە ڕابردوودا عێراق تایبەتمەندی لە بوارەدا وەرگرت بوو بەکارهێنانی تەکنۆلۆژیای نوێ لە بواری کشتتوکاڵی و جارێکی دیکە عێراق بکرێتەوە بە بازارێک بۆ بەرهێنان و هەناردەکاری دەرەوە چاو بخرێتە سەر بەرهەمهێنان و کەرتەکانی وەبەرهێنان. النظر إلى القطاعات المنتجة. با پرۆژەکان دەستمان پێکرد کاتێک کە زەویەکت هەیە وڵات پێویستێتی پرۆژەیەکی لەسەر جێبەجێ بکات بە دڵنیاییەوە ئەو پرۆژەیەوە دەکات ئەو شوێنانەی بە هەمەڕەچی دروستکراون چۆڵ بکرێن هاوکات بە شێوێکی وا قەرەبووی ئەو خێزانانە بکرێتەوە کە بتوانن لە شوێنێکی دیکە نیشتەجێ ببن. ئەگەر بچینە ناوچەکانی پارێزگاکانی باشوور دەبینین زەویەکی یەکجار زۆر هەیە کە هی حکوومەتە و سەر بە وەزارەتی دارایی و یان وەزارەتی کشتتوکاڵە بۆچی حکوومەت ئەو زەویانە دابەش ناکات هەموو خێزانێکی عێراق پارچە زەویەکی پێ بدرێت لەگەڵ قەرزێک بۆ کارەکەیان ئەمە یەکێکە لەو چارەسەریانەی لە دەستی حکوومەتی عێراقا وای نابینم ئەو هەنگاوانەی نراون هەنگاوی جددی بن چ ئەو حکوومەتە چه حکوومەتەکانی ڕابردووش سواء كان من هذه الحكومة أو الحكومات السابقة. ولكن الأهم من كل شيء محاولة ئەوەی لە هەموو شتێک گرنگترە ئەوەیە پێویستە ئەو چاکسازیە گشتگیر بێت بە جۆرێک بێت کە تەنیا گەنجان لە بەرچاو نەگرێت بەڵکو ئافرەتانیش بخرێنە بازاڕی کار و پەرە بە تواناکانیان بدرێت. عێراق لە نێوان دوو کەوانە ئەو وڵاتەیە کە کەمترین ئافرەتی خستۆتە بازاڕی کار دەبێت لەو بارەیەوە کار بکرێت بە تایبەت گەنجانێک هەن چ کوڕ چ کچ چێژ لە توانا و کارامەیەکانیان دەبینن ئەمە یەکێکە لەو کارە بنچینەیانەی دەبێت ڕوبەڕووی ببینەوە بۆیە وەکو لە سەرەتا گوتم پێوانەکردنی هەژاری پێویستە پێوانەکردنێکی تەواو بێت. الفقر يجب أن تكون مقاربة متكاملة وهذه السياسات تم ترجمتها حاليا. ئەو سیاسەتە ئێستا وەرگێڕدراوە بۆ استراتیژیەک کە پێی دەگوترێت استراتیژی کەمکردنەوەی هەژاری وەرگێڕدراوەتە سەر واقعێک کە لە ڕێگەی پێشکەشکردنی خزمەتگوزاری لەو گرفتانەی کە لە لێکۆڵینەوەکاندا دەستنیشان کراون. ئەو استراتیژیە بۆ کۆتایی ساڵی 2022 بوو بەڵام ئێستا دەستگای ناوەندی وەزارەتی پلاندانان لە بەغدا و وەزارەتی پلاندانان لە هەرێمی کوردستان وای دەبینن ئەو استراتیژیەوە پێویست دەکات نوێ بکرێتەوە بە پشتبەستن بە ئاماژەکان و ئەو داتانوێیانەی هەن لە ئەنجامدا ئەگەر وەکو کێشەیەک مامەڵە لەگەڵ پرسی هەژاری لە عێراق و هەرێمی کوردستان نەکرێت ئەوە ئەنجامەکەی پێچەوانە دەبێتەوە و سەردەکێشێت بۆ کێشەیەک کە ناتوانرێت بخرێتە پلانێک بۆ ئەوەی چارەسەر بکرێت. وضع خطط لمعالجته. ئەگەر بەڕاستی دەتەوێت ڕوبەڕووی هەژاری ببیتەوە دەبێت هەلیکار بڕەخسێنێت. هەژاری پێوەستە بە داهات، هەژاری پێوەستە بە خزمەتگوزاریەکان، هەژاری پێوەستە بە فێرکردن، تەندروستی.
لەو بەسڕەی بە سەبەتەی خۆراکی عێراق ناسراوە بۆ دابینکردنی بژێوی ئەو نیشتیمانی حەسەن شەرهان باسک و چاوی لەدەستا. لە کەرکووکیشکە دەگوترێت شارێکە بەسەر دەریای نەوتەوە هێ من ناچار بۆ ئەندامێکی جەستەی بفرۆشێت تا قەرزەکانی پێبداتەوە. من مالی باشتاویەکە لە یادگار لە دایک بوومە ئێتر دەستم کرد ئیشکردن لەخوا بەزیاد بێت کرێکاری مەکە لەو پێش دوای کرێکارەکەم ئەستام دەستم کرد پاقلاو فرۆشتن پاقلاوم فرۆشت و ئاوم فرۆشت لە عەلوەکەەوە ئێتر ئەستام منیشەوە بوو ڕەفیلار بووم ڕام کرد بۆ هەولێر دوای لە هەولێر عین هاتمە بۆیرە بۆ کەرکوو هاتمەوە ئەستام ژن وێ ناو عینە دەستم کرد بە کرێکاری ئەتر دوایەوە بوومە پێشمەرگە لە کۆمیتەی 12 داوامە کرد تەقینەوە بوو دایک بوو برایەکم خوافی کە مردم ساڵە 2 ساڵی پێچەوە باوکم جەڵدە دیتە باوکشم مرد وڵای دوای وتر تۆزە وتمان ناڵگا قوچکەکان تێکاکە ئەمە خانوەکان فرۆ حەزمان بێرە نەماوە دیرمانی ناکە لەمە دەرداشین هەر چۆنە خێوین هەمووی دێتە بەرچاومان وت کاکە بیفرۆشن وتی تۆ بۆی چۆڕم نەوەم بازیان بۆ خۆمە بکرێتی ئێتر لە ناستام ڕۆژمە بازیان لە بازیان بوو بە کرێتی دەستم کرێکاری و ئێتر ماڵ غەزورم براکانی وتی کاکە تۆ کرێکاری ڕۆژەکەی ڕۆژە نییە ڕۆژەکەی و 2 ڕۆژ نییە وەرهاتە لەگەمانە لەگەما بابڕم بۆن کە ناس کە ناسین دەست پێ کرد سێگوان هەمویان عارەبن من کورد نامەزانی لەگەنا قسەکەم ئەو ڕۆژمە سلێمانی لە سلێمانی جام پاک کردەوە تقریبان 2 مانگ 3 مانگ لا نەژبوو پیانە دانیشتین بۆ شەکەی سێگوان قورس بوو پارەکەشی کەم بوو سێگوان توانێ ئەوە نەبوو کرێخانوو دەم و بۆ ماش مەسرەف بکەم هاتووە کەرگوو لە کارخانوو گر بۆ کرێ تقریبا مانگانی 150,000 بوو کرێخانووکەم ئەدرەسان دەست بە کرێکاری کرد دوایان بوو دیە خۆ نەخۆشی پێیا بوو نەخۆشی کۆڕۆنا تقریبا ئینە بۆتە دانیشتم عاد دانیشتن پارە زۆر لە سەرما بووین بوو ئەتر خەبەرم بۆ نابوو وەستاکەم وەستا کلێمە فڕەتی گوایوە سوامە کرد بەخوای فرۆش وتی بۆی فرۆشتم وەڵا لە تاو کرێخانوو هاتی دەماڵم و وازم لێ نایەن هەیەنێکی بۆی کاگە مە لێ خۆشە بین باقینا بە پارە ناچەرێک مەلا لێ خۆشە بین دوکاندارە بوو پار ئای لای پاری لا بوو هەنێکی وی خۆ لێ بخۆش هەنێکی وەڵام نەمێتەوە وڵاتر و فرۆشتم دامە دەفتەرێک ئەوەی باوەی قەرزان داوە دەسی بکە ئەوە پارەکەتانە 4 ملیۆنە شەستان دام لەمە ئەم خانوو پێی دروست کرد ئەدی خەڵکەشتان بانی دار بوومە داری دیرەکوانە بوو سەرمی داری کرد بوو ئەمە شاگەتکانە بلۆکە ڕوو بوو هاتمە نایەوە ئەتر خێرمەر هاتن نزەمەی خێرخواز هاتن ئەترات تەژی ناکرد و سێران کرد و تکاکە ئەمە چاکێک بوت وەڵا ماڵتان ناوە وڵا سەباکان بانی چا کرد و وڵا بوو دێت پێچ و وڵاتیان گەچکارەکەش بۆکەین ئەدروا دووە ساوردەوەت بۆ خۆم خەریک مقابا بوو ئاگەڕم لەگەڵ کوڕێ و قڵێک هات جار قڵێکانە بۆ خۆم دیان لەگەر بایە ئەتر لە چۆ ناو زڵەکان بێت و ئەگەڕێ ئەدر ماڵ هەیە زڵی هەیە و زڵەکانی بۆ فرێدن ئەو کاتە بۆی خانوو خۆم نەبوو هەت جای لە خانوێ بووین نەمەتوای بیکەین مەکتەب سەتەکە هەت جای لە خانوێ بوویت هەیە باید دەرت کە نەبوو پارەش بی بڕات شکێ بۆ خۆیان بکڕن یان جلێ بۆ بکڕیت و پارێز لەگەنەوە بیکڕیت ئێستا لەخوا بەزایەت بێ ئێستا خانوو خۆم و لەخوا بەزایەت باش نوشتە باشتر لە چاوجارانەوە ئەتوانی ساکە مەکتەبی شەڵا لەخوا بەزایەت بێت بوو ئیم ساڵی شەڵای بێکە مەکتەب و وا بخوام خێنم خێنەکە بای هەمووی دی بۆ من ئێستا من هیچ نازانم بەخوا نازانم ناو خۆم بنووسم ئەنجا لەبەرەوەش من حەز ناکەم منداڵەکانم بوو خۆم بن بێ خوێندواری بن ئەوان خوێندواریەکە باشترە چۆن دەتوانی گەنجێک ببیتە نێو بازاڕی کار ئەگەر سەرەتا فێر نەبوو بێت و لە نێو پرۆسی خوێندندا نەبوو بێت لەبەر ئەوە پەروەردە خاڵێکی سەرەکیە چۆن دەتوانێت فێر ببێت ئەگەر بێت و تەندروستیی باشی نەبێت ئێمە سەرمایەی مرۆڤ دەبینین کە خۆی لە پەروەردەیەکی باش و تەندروستێکی باشدا دەبینێتەوە اینجا دەتوانێت بچێتە نێو بازاڕی کارەوە ئەوە لەسەر ئاستی داخوازی بەڵام لەسەر ئاستی پەیداکردنی هەل دەڵێم و دەیڵێمەوە کە گرنگە دووبارە چاکسازی ئابووری بکرێت و فرەجۆری ئابووری هەبێت دابینکردنی هەلی کار هەبێت ڕەخساندنی بوار بۆ کەرتی تایبەت و بۆ ئەوی وەبەرهێنان لە عێراقدا بکات چونکە وەبەرهێنانی کەرتی تایبەت چارەسەری کۆمەڵە گرفتی گەورە دەکات وەک کەرتی بانکی کە دەبێت کەرتێکی بەهێز و بەتوانا بێت بۆ ئەوی کەرتی تایبەت و وەبەرهێنانەکانی لەخۆ بگرێت کەرتێک بێت کە بتوانێت قەرز بداتە دام و دەستگا بچووک و مامناوەندەکان هەروە قەرز بۆ گەنجان ئەوانەی کە دەیانەوێت کاری تایبەت بکەن پێویستە کار بکەین بۆ دانانی سیستمی نوێی بەڕێوەبردنی تەندروست کەرتی گشتی کار دەکات لە نێو کۆمەڵێک پرسدانە قم بووە
بەڵام ئەو کەرتە گشتیە توانای زۆر گرنگی تێدا کە دەکرێت کاری لەگەڵدا بکرێت بۆیە دەبێت بە شێوەیەکی باش و کاریگەر و پێشکەوتوو بەکار بهێنرێت. العراق لم ينفذ تعداد سكاني منذ سنة عێراق لە ساڵی 1970ەوە سەرژمێری دانیشتوانی نەکردووە. سەرژمێری دانیشتوان لە هەر وڵاتێکدا بڕبڕەی پشتی دانانی بەرنامە و سیاسەت و پلانە. بە پێی پێناسەی سەرژمێری ژماردنی دانیشتوان و شوێنی نیشتەجێبوون و دەستگا پیشەسازیەکانی تەواوی وڵات دەگرێتەوە. ئەگەر سەرژمێری نەکرێت دەوڵەت ناتوانێت بە شێوەیەکی دادپەروەرانە سەروەت و سامان و داهاتی وڵات دابەش بکات بە پێی جێبەجێکردنی پلان و سیاسەتەکانی. لە بەسڕا کارم کردووە، لە نەجەف کارم کردووە، لە سلێمانیش کارم کردووە. بۆ کارکردن بۆ زۆر شوێنی دوورگەڕام چوومەوە بەغدا. لە بەغدا و ئەو شوێنانەی کاری کرێکاریم کردووە بەڕاستی هیچ سوودێکی نییە. هیچ شتێک نییە برسێتی ئەمەی کوشت بە هیچ شتێک ڕناگەین نازانم بۆ کوێ بڕۆین. هذا العراق ئەمە عێراقە بۆچی دەبێ من دەست درێژ بکەم و بپارڕێمەوە و ئەوەم پێ بدە و ئەوەم بۆ بێنە. ئاوی بەسڕە سوێرە هەمووان ئاو دەکڕن بۆچی؟ من دەبێ ئاو بکڕم پارەی کارەبای نیشتیمانی بدەم کارەبای مۆلیدە بدەم تەنیا بە موچەی چاودێری؟ ئێوە لەخوا ناترسن؟ لەخوا بترسن. ما تخافون من الله عم خافوا.